بەلی تەماشاوەندەی جامێوانێکی مێهێژایە لە بەغدا برێس سەلام زوبەیدی پەیدارە پەیمانیا نەسەر برێس زوبەیدی دەماتە باش بێ هەڵبەتە لە پێکینانە هەموو حکوومەتان سەرێکی وەزیرین هەرێما کوردستانی بوو نمونە لە 2019 حتانها سەردانا بەغدا کردیا و ڤینا حکوومەتە هەرێمی شاندەیە بوو چارەسەرکردنا پرزگیرەکان کەواتە vێجارێ توتبینی گەل و نیەتێکە جددی هەبە فعلا پرزگیرەی بێنە چارەسەرکردن کۆرێکارên یاسایی و دەستوری جێنە ئافسانەهەیەکە هەوڵا بێ. نعم بسم الله الرحمن الرحيم بڵێ بنای خی بەخشندەی میربان نێوارە باش وێوە و تەواوی بینەرانی بەڕێز بەدڵنیاییەوە ئەمە سەردانێکی گرنگە پێم وایە کە دەبێت تاوکاری ئەو سەردان و گەشتانەی ڕابردوو بێت بۆ لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ بەغداد لە حکوومەتی ڕابردوو یاخود حکوومەتەکانی تریش پێشووتر دۆسیەی زۆری هەڵبەسراو هەبوو ئاڵۆز لە نێوان هەرێم و حکوومەتی فیدرالی بەڵام پێم وایە لە حکوومەتی ڕابردوو زۆرێک لە دۆستەکان چارەسەر کران لە ڕێگەی ئەو تێگەیشتن و هاوبەشی ڕوانین کە لە نێوانیاندا هەبووە لە ڕووی دیپلۆماسی و ئەو ئاستەوانجێ باڵایە لەنان هەردوو لە خوازیارین کە ئەمەشیان دەستپێکی خۆناغێکی نوێ بێت ئەو دەستپێچانەی کە هەن لەگەڵ بەڕێزان مەسعود بارزانی وەلی سەیدی ئەمە دڵنیایی دەدات بۆ ئەوەی تەواوی دۆستەکانی دیکەی هەڵبەسەردراوی دەستوری لە نێوان حکوومەتی فیدرالی و هەرێمدا چارەسەر ببن بە هەمان شێوەش سەردانی بەڕێز نسیمان بارزانی بۆ بەغداد بە هەمان ئاراستە ئیمڕۆژ کە دەبینین بەڕێز مەسعود بارزانی تەواوکاری ئەو سەردانان و بەسەرکردنەوانەیە لە بەغداد بۆ تۆکمەکردن و تێگەیشتنی زیاتری و پەیوەندێکە هەیە لە نێوان حکوومەتی فیدرالی و هەرێمی کوردستان. پێم وایە دەستور ئەو پێوەرە دەبێت بۆ یەکلاکردنەوەی دۆسیال بەسەردراوەکان ڕێکەوتنی کاتیش دەبن بۆ ئەوەی گۆڕانکاری لە ئاراستی حکوومەت بهێنە ئاراوە هەروەها دەزانین کە هەندێک لە لیستە سیاسەکان هاوپەش بن لە دانوستانی کە هەن لە نێوان حکوومەتی فیدرالی و هەرێم بۆیە خوازیارین کە ئیمڕۆ دەستپێکێکی گەرێنی بێت بۆ ئەو زنجیرە چاپێکەوتانەی کە بەڕێز مەسعود بارزانی هەیەی لەگەڵ سەرکردەی لیستە سیاسیەکان لەگەڵ سەرۆکوەزیران و هەروەها دۆسیەی هەستیاریش تاوتوێ بکرێت وەکو دۆسیەی کارەبا و وزە لە تاکنەوت ئەو دوو دۆسیە بڕبڕەی پشتی پەیوەندی باشی نێوان هەڵبەتە ئەوەتت بێژاوان هەموو پەرزگیرەکان کۆهەنە ئاستەنگەکان ڕێکارین دەستوری هەنە ڕێکەفتی سیاسی هەنە یەنی یاساییش هەنە ینی بدیناتایکە ئیرادایکە پێزی بسانهێنە نەبێنە دەرباسکردن بوو نمونەیەکیش پەرزگیرێکن زەق مژارە نەفت و گازەیە پرۆژە یاسای نەفت و گازە هەیە تا چەند گرنگە پرۆژە یاسا بێتە دەرباسکردن ئەگەر دەرباز بی گەلوت و نابینی پرانیا پەرزگیرەکانی چارەسەر بن. زۆر بە دڵنیاییەوە پێشووتر ئاماژەم بۆ کردووە لە تێکڕای ئەو دیمانانی هەموو بووە لە ڕاگەنەکان دەکرێت ئەو دۆسیال بەسەردراوانی نێوان حکوومەتی هەرێم و فیدرالی چارەسەر بکرێن لە ڕێگەی یاسای نەوت و گاز پێشم وایە کە بڕبڕەی پشتی ئەو دۆسیانێ بۆ هەرموو پەیوەندیانی کە هەن لە نێوان هەرێم و حکوومەتی فیدرالی بۆ ئەوەی دادگەری لە دابەشکردنی سامانی وڵات بەدی بێنرێت لە ڕێزکەی یاساییەوە لە چوارچێوە و دەرەنجامیەوە هەنجەوە لە نێوان هەردوو حکوومەت بۆی پێم وایە کە ئەم خولەیان خواست هەیە بۆ ئەوەی یاسا و دەستور لە پێشەوە بێت حکوومەتی نوێی لە خۆی بگرێت و خوازارن کە ئەو خواستە سیاسی و ویستە سیاسیە لە پەرلەمان عێراقدا ڕنگ بداتەوە ئەو یاساش کە پسەند دەکرێت زۆربەی دۆستەکان بە ئاراستەی چارەسەر دەبات ئاراستەی یاسایی واتە ئەو کات هیچ کام لە حکوومەتی هەرێم و فیدرالی ناتوانن ناپابەندی نیشان بدەن بۆیە خوازیارن کە ڕێکەوتنەکان کاتین نەبن بۆ ئەوەی جۆرە مجاملێک نیشان بدرێن
بەرامبەر هەرێمیان بە پێچەوانەشەوە بۆیە بەڕاشکاوی پێم وایە کە زۆربەی ئەو کێشانەی کە هەن لە ئێستادا بەهۆی ئەو ڕێکەوتنە کاتیانە بووە خوازیاری پرسی نەوت و گاز و پرسەکانی دیکە هەمویان ئەو بابەتانە بوروژێندرێن و لەلایەن هەموو سیاسەکانەوە ڕێکەوتن و سازان هەبێت ئەمە پێوەری ڕاستەقینەیە بۆ چارسەرکردنی تەواوی ئاستەنگ و دۆسیال پرسەردراوەکان پێشم وایە خواستی سیاسی هەیە بەپێی زانیاری پشتڕاستکراوەی کە هەمە زۆربەی سەرۆک لیستە سیاسەکان خوازیاری ئەو ڕێکەوتنە بوون لەگەڵ بەڕێز نێچمە بارزانیش لە سەردانی بۆ بەغدا دەبینین کە خواستیان نیشان داوە بۆ ئەوەی ئەو یاسایە زیاتر کامڵ بکەن و پەسەندی بکەن لە پەرلەمان. تاچان گرنگە برێز سەلام زوبەیدی و سەرۆکی وەزیرên Herêma Kurdistanê Mesrûr Barzanî di çerçevê hukmraniya li Herêma Kurdistanê gelek arîşên bingehîn çareserkirine ge herebê mijara pîşa sazîkirina berûbûmê kiştûkalî desteberkirina asayîşa avê ku yekî ji pirsgirêkên serekî ye taçan gerenge li Bexda mifa ji vê yekê bête girtin gelo ji vê alî jî hevbendî hebît. بەڵێ بەپێی ئەو زانێرانی هەمە کە بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دۆسیەی بەرفراوانی هەڵگرتووە لە ئاست و لایەنی وزە و کارەبا دەخاتە بەردەست سەرۆکی لیستە سیاسەکان و بەڕێز سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو بۆ ئەوەی سیاسەتی نێوخۆی دابڕێژێت لەسەری بە پێشم وایە بەر لەوەی ئەو پرۆژە و پلانە بخرێتە ڕوو بەزارەچی لەن ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەگەڵ سەرۆکی حکوومەتی فیدرالی خراوەتە بەرباس پشمان وایە کە پێدەچێت بە گرنگی زۆرەوە لەو دۆسیە و پرۆژەیە بڕوانێت وێڕایوەش سەردانێک هەبووە کە بەڕێز عەلی زەیدی سەردانی وەزارەتی کارەبای کردووە کە بۆ ئەوەی بتوانرێت پێویستەکانی وەزارەتەکە ئەسموری هەرێمی کوردستانش لە بەرچاو بگیرێت و پێویستەکان پڕ بکرێنەوە کە لەلایەن بەڕێز مەسرور بارزانیەوە دەخرێنە ڕوو چونکەمە بەرژەوەندی باڵای تێدایە نیشتیمان تێیدا سوودمەند دەبێت ئەو دۆسیەیە گرنجەکی بەرفراوان و مەزنی هەیە لە پێشینەی ئەو دۆسیانەیە کە بەڕێز مەسرور بارزانی لەگەڵ سەرۆکی لیستەکان لە عێراق و جەنابی سەرۆک وەزیرانی عێراقیش تاوتویان دەکات خوازارن کە ئەو ئەزموونە لە بەرژەوەندی باڵای نیشتیمان بێت لە ئاستی هەرێم بێت یاخود پارێزگەکانی دیکەی عێراق. کەواتە برێزەیدی ji bo pêskirina navxweya Iraqê ji bo tehedîkirina van hemû pêşatên ku li deverê heye bidît nate tu nabînî gelo pêwîstkeke hetmiya stratîjîke pêwîste pirsgirêkên Hewlêrê Bexdayê dî çareser bin taybetêkên behsê çarçoveya hevbendiyê bikeyn aya niyeteke komdengî heye ku pirsgirêk çareser bibin. بەدڵنیاییە ئەمە لە بەرشەوەندی باڵای هەموو عێراقیەکانە ڕەشکاو بین لە ئاستی هەرێم بێت یان لە ئاستی پارێزگەکانی دیکە بۆیە وێ ڕاوەش دەبێت بە دوای ئەو بەرژەوەندیانە وێڵ بن لە دۆسیەی وزە و نەوت عێراق زیان زۆری بەهۆی ئەو جەنگە بەردەوامەوە پێگەیشتووە لە نێوان ئەمریکا و ئێران بەرپا بوو دەبینین داخرانی گەروی هۆرموز باش هاتوو دەرەنجامی مەزنی لەسەر ئابووری عێراق دۆخی عێراق و هەناردەکردنی نێوتی عێراقدا هەبووە باستێکی زۆر باڵا وێ ڕێوەش دەبینین عێراق بە دوای دەرچە و سەرچاوی دیکەی هەناردەکردنی نەوت وێڵ بۆ و گەڕاوە بۆ ئەوەی نەک پێدەویستەکان پڕکاتەوە بەڵکو داات بە زیاتر بکات بۆیە بەڕێز مەسرور بارزانی دنیابینیەکی نوێی پێ دۆسەی نوێ پێ پرۆژە نوێ پێە کە بتوانێت لە ڕێگەی بەندەری جیهان و یاخود لە ڕێگەی دیکەوە عێراق بتوانێت من بێت لە هەرێمەوە بۆیە ئەو لە تێگەیشتنەی کە هەیە لێکگەیشتنی زۆر باش بۆ ئەوەی دنیابینیەکان یەک بخرێن و بڕیار یەک بخرێت ڕێکەوتنی نێوخۆیی هەبێت لەلایەن تەواوی لایەنەکانەوە دەزانین کێمە کێشێکی مەزنمان هەیە پەیوەندیدارە بە بەندەری جیهان لەلایەنی تورکیەوە
بەڵێ کە دەکرێت ئەو داوای کرێکی زیاتر بکات لە کۆتایی ئەو ڕێکەوتن و ماوەیەکە هەیەی بۆیە پێویستە سەر حکوومەت لە تەک بابەتەکانی دیکە بابەتی هێناردەکەی نەوت کە بەرژەوەندی باڵی هەمووانی تێدایە تاوتێ و پرسانە بکرێت بەڵێ بەڕێز سەلام زوبەیدی پەیوەدارە پەیمانیان ناسر لە بەغداد گەلمە بگەلێک سوپاس